هەمیشە جێ خۆشحاڵیان کاتێک کە هونەرمەندانی دیاری کورد لە پلەی جیاوازترا ئەبینینەوە و چجای ئەوەی کە لە وڵاتانێک کە دیارن لە نێو جیهانە و چەندین فستیڤاڵی گرنگیان تیا بە ئەنجامەگەێنرێت بتوانرێت کە هونەرمەندێکی کوردیش لیژنەی داوەری بێت. ئومێدراایی یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکانی کورد بە خۆشحاڵیەوە بۆ ئەم ساڵیش ئەبێتە لیژنەی داوەری لە نێو هونەری ئەرمەنستانە و هەروەها چەندین دەنگی جوان و هەروە چەندین کارکتەری جوان جارێکی تر بۆ نێو دنیای هونەر بە دەنگی ئەم هونەرمەندە هەڵەبژێرن. زیاتر لە 23 ساڵە لە بوارە جۆرا و جۆرەکانی هونەریە بەردەوام خەریکی ئیشکردنم. یەکەم جار لە ساڵی 1970 هەتاوی بەکاری شانۆی واردی دنیای هونەر بووم. دواتر لە ساڵی 79 بە شێوازێکی فەرمی دەستم بەکاری هەڵپەڕکێ کرد. یەکەم گروپی هەڵپەڕکێ کە دانرا بە شێوازێکی فەرمی گروپی هەڵپەڕکێ تاقەدار و ئەوین بوو کە هەوکات لێک تا دەستیان بەکار کرد کە بەرپرسی گروپی هەڵپەڕکێ ئەوین من بووم و دەستمان بەکار کرد و تا ئەمڕۆکەش بەردەوامین بۆ فێرکاری خۆشەویستان و بەشداربوون لە فستیواڵ و بۆ نەجۆرا و جۆرەکان. دواتر من حەزی وێنەگری لەلام بۆیە دنیایەکی نوێ و هاتم بەرەو دنیای وێنەگری و دنیای سینەما و دنیای فیلم دروستکردن کە لەو بە 6 ساڵ لەخوا بەزیا بێت توانیم لە زۆربەی فستیواڵەکانە بەشدار بم و توانیممە خەڵاتای جۆرا و جۆر لە فستیواڵی ناوخۆ و نەتەوەیی و نێونەتەوەیەکان بۆ کوردستان بێنمەوە. لە فستیواڵی هەڵپەڕکێ با بڵێن لە زۆربەی وڵاتەکان زیاتر لە 10 وڵات ئێمە لە فستیواڵە نێونەتەوەیەکانە بەشدار بووین لەگەڵ گروپی ئەوین لەگەڵ گروپی نیشتمان شڵێەوە و چالاکیبانە لە وڵاتانێکی وەکو کڕواسیا، رووسیا، گورجستان، ئەرمەنستان و زۆربەی وڵاتەکانی کە ئێمە توانیمانە بچین لەوێ نواندنی باشمان کردبێ و خەڵاتانی زۆر باشیشمان بەدەستێنا. فستیواڵی ئەرمەنستان یەکێ لە فستیواڵەکانە کە لە ئاستێکی بەرزایە لە سێدانە با بڵێن کەرتە لە سێدانە بەشە، بەشی مناڵان، بەشی مێر مناڵان و بەشی گەورە ساڵانە بێ جیاوازی ژن و پیا فستیواڵەکە بەڕێواچێ لە بەشی مۆسیقا لە بەشی هەڵپەڕکێ و دانس و هەروەها لە بەشگەری جۆرا و جۆری هونەریە. تا ئێستاکەش فستیواڵەکە چەندین ساڵە میوانداری گروپەکانی ڕۆژهەڵات و کوردستانی کردووە ئەمە جێگای شانازیە و منیش بۆ دووەمین ساڵە کە لەوێ وەکو ئەندامێکی لە ژنێ هەڵسەنگاندن لەو فستیواڵەیە ئەبم.